سڵاو من ناوم یاد هونەر محەممەدە توانیم بە کۆنمرەی 606 پلەی دووەم بێنم لەسەر ئاسی هەرێمی کوردستان سواز بخۆ خوێندکاری مەکتەبەکانی یونایتد ساینس بووم بەشی ئامادەیی کوڕان بۆ شێوازی ساییکردن و شت هەوڵم داوە زیاتر پشت بەسمە سەر تێگەیشتن و بووی لە بابەتەکە تێبگەم چکە بەڕاستی ئەگە پرسیایی قورس بێتەوە ئەبێ پشت بەسی بە تێگەشتن لە بابەتەکە نەک تەنها لەبەرکردن بەس بێکمان دوایش لەبەرم کردو و زۆر دووبارەم ڕاجاشم کردوێتەوە بۆ پلانی ساییکردن و چەند کاتژمێر لە ڕۆژانی ئاساییە هەڵمدا 6 ساعت زیاتر ساییکم 6 بۆ 7 ساعت لە ئیزنەکەشە ئیتر تقریبا شۆتە 12 ساعت 15 ساعت بە پێی ڕۆژ ئەوانی کە بۆ تازەیەنە پۆلی 12 بێگومان نەبێ سیقیان بە خۆیان و مامۆساکانیان هەبێ و هین نەکەن واز نیێنن ینی هەم ڕۆژە بەردەوامی گرنگە نەک ئەوەی کە دەست پێ بکەیت و ساییکی زۆر بکەیت لە یەکەمەکانە و دوایەوە خاویتەوە بەردەوامی گرنگە ڕۆژانە ئەگەر ڕۆژی هەیە باشە ڕۆژی خراپە وازمێنن بەردەوام بن بێگومان دەستخۆشی زۆر گەورە بۆ مامۆساکان مەکەم بۆ مەکتەبەکە هەر بەن دەرجەکانە دیارەکە مەکتەبەکە زۆر مەکتەبێکی باشە مامۆساکان زۆر خەمی تەلەبەکانە خۆن زۆر دڵسۆزن زۆر یارمەتیمانیان پرسیاران لەکەی لە هەچ کاتێکە بە جواب دێنەوە پرۆگرامی زۆر چاکیانەیە بۆ ئیگە بابەتەکان زەبت بێت و چاک لە بەریکەین و تێبگەین زۆر سپاسی دایک و باوک بەکەم بێگومان ئەوان ژنگێکی چاکیان بۆ ڕەخسان بوون بۆ ساییکردن و یارمەتیکی چاکیانیان ڕۆژانە بە بەردەوامی یارمەتیانیان و هاانیانیان و سیقەیەکی چاکیان پێم بوو کاوەش بوو بەهۆی کە من خۆم متمانە و سیقە بەخۆم بکەم بۆ دوای پۆلی 12 بە ئەگەری زۆرەوە پلانم ئەوەیە کە پشمە کولی تۆبەوە لە بەشە پزیشکەکان بخوێنم